درماندا بەڵام ئەوان لەگەڵکردنەوەی دەرگاکان و دابەزینیان لە ئۆتۆمبیلەکان دەزاننەوە دیدارێکی نوێ لەگەڵ مەرگ سوور دەزانن هەموو جوڵە و هەموو هەنگاو و هەموو کردارێکیان تێگاڵانە لەگەڵ ئەو چارە نووسەیە پێشتر هاوکارەکان بینیوێتی. کاک عەبدوڕەحمان هەردوو چاوی و هەردوو دەستی و هەردوو پەردەی گوێی لەگەڵ قاچی، کاک ڕێبوار هەردوو چاوی و دەستێکی، کاک بەریوان هەردوو چاوی و دەستێکی، مامەنوەر چاوێکی، تەنها 150,000یان بۆ کراوە. وێڕایەوەی باسی کرد و سەرڕایەوەی دڵنیایە لەوەی ئەمیش وەک ئەوان یەکەمین هەڵەی لە کاتی کارکردندا دەبێتە دوایەمین هەڵی ژیانی، بەڵام هێشتا بەردەوامە چونکە دەزانێت چ کارێکی پیرۆز دەکات. بەمەرجێک تا ئێستا هیچ دروستکایی یەک نییە بۆ ئەوەی کەمترین مافیان بۆ فەراهەم بکرێت. کاکەجان ئێوە برێکی تەواومان بگرتووە و ئامادەین بۆ کار. هیچ گرفتێکمان هەیە لە ناو چاوکەوین؟ هیچ گرفتێکمان نییە و چاوەڕوانیەک. لە ساڵی 90ەوە لەم بەرنامەیە ئیشەکەم لە بواری پاکسازی مینا ئەوە بۆ ماوەی 26 ساڵە چێ تا ئێستا هیچ یاسا و هیچ مافێکمان بۆ دامین دەرکراوە، هیچ قانونێک و هیچ شوێنێک دانەدراوە داوای مافەکانی خۆمانی لێ بکەین و پشتگیریمان بکەن. ئێمە ساڵانێکی زۆرم کاراکەین، کارێکی زۆر پیرۆزیشە، خۆمان بەڵێ بەجەستە هیلاچین، بەڵێ خەتەریاتی زۆرمان لەسەرە، خەتەریاتی ڕێگاوبانمان لەسەرە، بەڵام میژدانەن ئێمە مرتاحین. تا ئێستا هیچ مافوو امتیازێک ئەوڕێ لێ ئێمە نایەت بڵێ کاکەمانە هیلاک بوون، ئەمانە خەتەریاتیان لەسەرە. چەنە هاوڕێمان هەیە کەمەندا بوون، شەهید بوون، مەجموعەیەک هاوڕێی خۆمان ئێستا لە ماڵەوە دانیشتون و کەسوکارەکەی خزمەتیانەکە هەمانە شەهید بووە، ماڵ و مناڵەکەی کەسی ناپرسێتەوە. سەرۆکی خێزانێکە خۆشێکی لێ هاو ژنێک و دووسێ مناڵی بەجێ بێنێ پێشم ناخۆشەوە قسەیەکەم هەر بەحتاجە بن. چەند ساڵێکی زۆر ئەم کارە جوانی کردووە، ئەم کارە پاکی کردووە، ئێستا حکومەتی زاوڕێکی لێدایەتەوە. ئێمە بەیانیان کە لە ماڵەوەینە دەرەوە بەتەمای گەڕانەوە نین، بێجگە لەوەی کە 2 ساعات لە سارا بین و ئەڕۆین و خەتەریاتی ڕێگا و مەترسیەکانی ڕێگا دوای کەینە سەرم چێڵگە بینانە، ئەمەش کارێکی هەر زیاتر خەتەرە. ئێمە بێجگە لە کاری پاکسازی مینەکە چەنا برادەرمان هەیە بە شتێکە کەمەندان بووە، برادەرمان هەبووە چیلکێچەوە بە چاوی ئێستا کاک جەلال چاوێکی لەدەستداوە، هەمان بۆ مار پێوەیاوە، کاگەژیمان هەیە مار پێویاوە دەستی ئەم پەنجەی ئێستا وەکو پەنجەی ئێمە نییە، تۆزە نوقسانە. چەندەها برادەری کەمان هەیە بە بۆ نێمیشەوە تووشی ئینزلاق بووە، یعنی هیچ مافێ نییە ئاوڕ لێمە باتەوە. ئێستا من 26 ساڵە هاتوومەتە ئەم کارەوە، ئەگەر ڕۆژە لەژان نەتوانم میشە تەواو بکەم و نەتوانم بەردەوام بم، ئەبێ بخۆم بچمە ماڵەوانی و هەموو ساڵەکانم لەکی دەچێ و کەسی ژاوڕۆم نایەتەوە. جا ئەگەر کەمەندامیش بم ئەوە هەر تەبعەن هیچ مافێ نییە ئاوڕێ بباتەوە. ئێمە لە کاتی ئیشکردنمانە هیچ کەش و هەوایەک و هیچ ڕێگریەک ئیشی ئێمە ڕاناگرێت، باران بێ، سەرما بێ، گەرما بێ، ئێمە هەرین بۆ سەر کێڵگەمینەکان و ئیش ڕاناگرین. مەگەر لەو حاڵەتانەیە سارەکانمان بۆ سەر کێڵگەمینەکە دەرنەچێت و نەتوانێت قوڕ بێت. شوێنێکمان داناوە کەپێکی بچکۆلەمان داناوە لێو چاوەڕێیەکەین هەتا بارانەکە خۆشکاتیە سارەکانمان دەرچێت، کاری ئێمە بە هیچ ڕاناگیرێت. سەرما بێ ئیژەکەین، گەرما بێ ئیژەکەین، بەیانیان زووین، هیلاکبوونێکی زۆر. سەرڕایەوەش لە ساڵی 2005ەوە دەسیمان پێەکەن بۆ مافوی امتیازەکانی خۆمان. جارێک پەرلەمانێکە، جارێک حکومەت ئیمزاکە ناکات، جارێ کابینەکانە گۆڕێ، ساڵ بە ساڵ ئەرقەلەیەکە خەنە ئیشەکانمانەوانەیە. تا ئێستا هیچ قانون بوو یاسایەک نەهاتووە ئیمزا لەسەر مافەکانی ئێمە بکات و داوای مافەکانی ئێمە بام بەڕاست هاتەوە.
پرۆسەی پاکسازی مین و کاری کاروباری مین لەگەڵ ئەوەی کە پرۆسەیەکی سرف مرۆییە و ڕزگارکردنی ڕۆحە پرۆسەیە کە پەیوەندی بە کارێکی مرۆییەوە هەیە و ڕزگارکردنی ژیانی مرۆڤ و ئاژەڵ و پاراستنی ژینگەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەک بەڕێبەتی گشتی کاروباری مین و دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان پەیوەندیمان بە هەموو سێکتەر و هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمەوە هەیە و کارمان بۆ هەر هەمویان کردووە. بۆ نمونە هیچ کۆمپانیایەکی زەبەلاحی نەوت نەهاتوتە کوردستانەوە نەگەڕاو بە دوای نەوتە هەتا ئێمە چەیکی ئەو مەوقعمان نەکرد بێت خاڵەکانی GPS-مان وەرگرتووە چەیکی ئەو مەوقعمان کردووە کە ئەم بەتەمایە بگەڕێ بە دوای نەوتاتیایە چەیکمان کردووە ئەگەر چێڵگەمین بوو بێ پاکمان کردوێتەوە و ئەگەر چێڵگەمین نەبوو بێ خەریتەیش ئەو شوێنەمان بە جیهازی بلۆتەر لە لای خۆمان بۆ کێشاوە چەند چێڵگەمین لێوەی نزیکە ئاگادارمان کردوونەتەوە کە ئەمە ڕێڕەوی هاتوچۆکیانەوە ئەم چێڵگەمینانەش لە دەوروبەرێتی بۆی تووشی زەرەر و زیان نەبن ئەمە بەنسبەت نەوتەوە بەنسبەت ئاوە ئەو هێڵی ئاوی دوکان سلێمانی کە شوێنی خەزانی ئاوەکە چێڵگەمینە پاچەکەینەوە ئەو پرۆژەی ئاوی دوکانەی تیا دروستەکرێ و ڕێڕەوی بۆریەکەش لە دوکانەوە هەتا سلێمانی هەرچی شوێنێک مین ڕێگر بوو بێ پاکمان کردوێتەوە ڕێگر نەبوو بێ خەریتەکەمان بۆ کێشاون اینجا ئەو بۆری هاتووە گەشتۆتە سلێمانی سەبارەت بە گەشت و گوزارەوە کە پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵی هەیە ئەو سەیرانگای ئاوێسەرەی کە ئێستا داهاتێکی باشی هەیە بۆ حکوومەتەوە خەڵکیشی زۆر سەردانیەکە چێڵگەمین بۆ ئێمە پاکمان کردوێتەوە ئێستا بۆ بە سەیرانگایە ئەم شاری جوانەی کە بووە بە لۆگۆی سلێمانی پێشتر کۆنە ڕەبایە بووە ئێمە پاکمان کردوێتەوە بە ڕەسم و بە وێنە هەمانە چەندی گول لە هاون و گول لە تۆپ و پاکراوەتەوە بۆ نمونە بووە بەو ئوتێل شاری جوانەی کە ئێستا هەموو شار شانازی پێوەکەن و بووە بە لۆگۆی شار هێڵی 132 کەیڤی چەمچەماڵ سلێمانی کارەبا بۆ وەزارەتی کارەبا کە ڕایان کێشاوە شوێن تاوەرەکان ئەو خەریتەی ئەو واقعی کە هێڵەکەی پیاتێپەڕیەوە لاوێەوە تا سلێمانی چەند شوێن ڕوبەڕووی کێڵگەمین بۆ تۆ ئێمە پاکمان کردوێتەوە خەریتەمان ناونەتێ ئەوەنجاوانیشیان لێ کردووە. سەبارەت بە ژینگە بێگومان خۆتان نەزان پاکردنەوەی خاچی کوردستان ئێمە وەک دەستگای گشتی کاروباری مین وەک بەڕێبەتی گشتی کاروباری مین بە تایبەتی لە مەوسمی تەمموزە لە هاوینە کە پوش و پەڵاشێکی زۆر هەیە جاری وا هەیە مینێکی کڵپەدار بە ئاژەڵە کێویەکە تەقێتەوە ئەبێتە هۆی سووتانی سەدان دۆنم هەزاران دۆنم زەوی کە ئەمە کارەکاتە سەر ژینگە پیسەکە باشە دارەکان لە ناوەبە باشە هەم پەلەوەری کێوی و هەم ئاژەڵی کێوی کە چەندینیان هێلانیان کردووە لە ناو ئەو دارستان و غاباتانەی بە تایبەت شوێنە دوورە دەستەکان هەمویان ئەسووتێن و لە ناو ئەچن ئێمە کارێکی وامان کردوە کە سەدان ملیۆن مەتر مڕەبەعمان پاک کردوێتەوە کە ئەمە ڕێگرە لە بەردەمی ئەو کارە ساتانەی کە دروستە بێت لەبەرەوە ئێمە ئەتوانم بڵێم دەستگای گشتی کاروباری مین بە کارەکانی سلمانوێتی کە عەمودی فەقەری یاخود بڕبڕەی پشتی بوژانەوەی ژێرخانی ئابووری کوردستانە بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەیە کۆمەڵک گرفت و کێشەمان هەیە هەم لە ڕووی بودجەوە و هەم لە ڕووی داعمی لۆجستیەوە لەلایەن حکوومەتەوە چکە ئۆتۆمبیلمان کەمە بۆ هاتوچۆ پێکردنی تیمەکان. هۆکاریەوەی کە پرۆسەی پاکسازی بە گشتی خاوە لە هەرێمی کوردستان دوو هۆکاری سەرەکیەیە. هۆکارێکیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم مینانە کاتێکی زۆری بەسەرا ڕۆیشتووە کە چێنراوە چێڵگەمینەکان بۆ نمونە زۆری ئەو چێڵگەمینانە لە کاتی شەڕی نێوانی ئێران و عێراقێت سەرداوە سەرڕایەوەی کە لە شەستەکانەوە لە هەرێمی کوردستان مینەچێردێ دژی خەڵکی ناوچەکە و هێزی پێشمەرگە. ئەمە شوای کردووە کە مینەکان لە جێگەی خۆیان نەمێنن تۆپۆگرافی هەرێمی کوردستانیش تۆپۆگرافێکی سەختە و ئەکا کە مینەکان بەهۆی باران و بەهۆی لافا و ئەوانە زیاتر ڕۆبسن و لە شوێنی خۆیان نمن و وەکو خەریتا وەکو دانان وەکو نیظام تۆ نەتوانی لەم چێڵگەمینانە ئیش بکەی ئەبێ پرۆسەیەک بەکاربێنی کە پێڵێن تەکنیکال سێڤای کە زانیاریەکی تەواوی ورد لەسەر ئەو چێڵگەمینە کۆ بکەیتەوە ئەمجاکە پاشەوە بڕیار لەسەرەوە بدەیت کە بە چ شێوەیەک پاچی بکەیتەوە. ئەمە سەرڕایەوەی کە ئەم
شەڕەوێرانکەری 8 ساڵی نێوانی ئێران و عێراق وای کردووە کە تەقەمەنیەکی زۆر بەکاربێ لەلایەن هەردوو وڵاتەوە کە پارچەی ئاسن و کانزای لە سنوورە شەڕگەکان زۆر کردووە. ئەمە کێشەیەکی گەورەی بۆ پرۆسەکەی ئێمە دروست کردووە. لەبەرەوەی ئەو جیهازانی ئەو دیتێکتەرانی کە بەدەستی ئێمەوەیە هیچی من نادۆزێتەوە، تەنها کانزا دۆزەرەوەی ئەوانە پێیان ئەڵێن دیتێکتەری ئامێری کانزا دۆزەرەوە نەک مین دۆزەرەوە. نمونەی ئەگەر لە چێڵگەمینێک لە ڕۆژانە 100 یا بۆ 200 ئاماژە بخوێنێتەوە ئەو دیتێکتەری کە بەدەستی ئێمەوەیە، جاری وایە هیچی هەرمی نیە، تەنها ئەو کانزایانن کە پاشماوە زەنجەکانن کە لە شەڕی ئێران و عێراقا بەکارهاتووە. و هەروەها ئێمە وەکو هەرێمی کوردستان هەتا وەکو ئێستاکە نەمانتوانیوە زانیاریمان لەسەر ناوچە پیسبووەکان بە وردی هەبێت، لەبەرەوەی کاتێکە ڕژێمی پێشوو کە لە عێراقا نەما هیچ جۆرە نەخشەیەک و زانیاریەشی بە ئێمە نەبەخشیوە. بربەست هۆکارێکی تر پرۆسەی پاکسازی مین پرۆسەیەکی خاوە، پرۆسەیەکی معقەدە. ئەم پرۆسەیە لەگەڵ سیستەمی حکومەتە ڕێک ناکەوێت بەڕاستی، لەبەرەوەی داواکاریەکانی پرۆسەی پاکسازی ئەبێ ئان و ساتی خۆی جێبەجێ بکرێ. ئەم سیستم و ڕۆتینی کە لە حکومەتە هەیە مین پاچی ناتوانێت خۆی لە پرۆسی حکومەتا جێ بکاتەوە. من داواکارم کە حکومەت خۆی لەگەڵ پرۆسەی نیمپاچیا بگونجێنێ بۆ ئەوەی ئیشە ئیداریەکانی لۆجستیکەکانی داواکاریەکانی بەپەلە بچێتە پێشەوە، چکە ئیشەکانی ئێمە هەروەکو پێشوەرگە وایە تقریبان هەمووی کەڕ و فەڕە، پێویستە لە جێگەی خۆیان داواکاریەکان جێبەجێ بکرێ بۆ ئەوەی ئەرکەکان وەکو خۆی ئەنجام بدرێت. نمونە لەسەر ئەوە کاتێک ئێمە لەگەڵ ڕێکخراوە ئیشمانە کرد، من بۆ خۆم لە شارۆچکەی پێنجوێن بوون پێویستیمان بەوە هەبوو کە 1000 مەتر سۆندا بەرین بۆ پێنجوێن بۆ ئەوەی زەویەکەی پێتەکەین بۆی پاش ڕۆژێک پاشەوە بتوانین زەویەکە نرم بێت و ئیشی پێ بکەین. ئێمە نەگەڕابووینەوە بۆ سلێمانی لە پێنجوێنەوە، کۆڵێکیان بۆ من کردوتیان وەرە 1000 مەتر سۆندەکە کڕا و بەیانی لەگەڵ خۆتی بە، بەڵام ئەمە ئەگەر لە حکومەتە داوای ئەمە بکەی لە ڕێگەی لیزنە و لیزنەی کڕین و مشتریات و عریزە تەقدیمکردن و بەڕاستی ئەم ڕۆتینە لەگەڵ پاکسازیە قورسە جێگەی نابێتەوە. هەر لەوێ چاومان کەوت بە مامۆستا سەردار ئەو لە پاککردنەوەی میندا دەستێکی لە دەستداوە، بەڵام چیرۆکێکی سەمەرەی بۆ گێڕینەوە. لە ساڵی 1990 تا ئەم چاوپێکەوتنە من بەردەوامم لە کاری پاکسازی مین و تووشی کارەساتی مین بووم لە کێڵگەمینی قەبرستانی دۆبڵاخ لە 7 2004 مینێک لە جۆری PMN رووسی بەدەستمان تەقیەوە بۆ هۆی تەشویه و لە دەزانی ئەم دەسم، بەڵام ئەوەی جێداخە تا ئێستا هیچ شتێکی وایان بۆ نەکردوین و لەگەڵ هاوپیشەکانمان ئەوانەی کە تووشی بەرکەوتنی کارەساتی مین و تەقەمەنی نەتەقاوە بوون واتە یۆکسۆ و هیچ موچێکی کەمەندامی سەنگەریان بۆ نەبڕینەوە، لەگەڵ ئەوەی من لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە دوای ڕووداوەکەم نووسراوێکیان بۆ کردم بۆ کۆمەڵی کەمەندامانی سەنگەر بۆ ئەوەی ئەژمار بکرێم وەکو کەسێکی بەرکەوتوو و ئەژمار بکرێن بە کەمەندانی سەنگەر، بەڵام ئەوەی جێداخە زۆر بە شێوەیەکی ناشرین وەڵامی نووسراوەکەیان دامەوە ئەوە بوو پاژەوەی کە هەموو ئەو معاملەیان پێکردم لە پاشان نووسیان ئێمە پشگیری ئەم کەسە ناکەین ئەژمار بکرێ بۆ موچەی خانەنشینی کەمەندامی سەنگەر بە مین وای لێهاتووە مین پیشەی خۆیەتی. دیداری
بەو پێی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر سەرپەرشتی تەواوی کاروباری مینپاچی دەکات لە سنووری پارێزگای هەولێر. بۆیە ئێمە هەمومان لە خزمەتی ئەو بەرنمەیەدان بۆ ئەوەی لە سنووری پارێزگای هەولێر بتوانین ڕێژەیەکی زۆری خاچی پیسبوو کە ئێستا جانی هاونیشتیمانیانی خستۆتە مەترسیەوە بتوانین لە ڕێ ئەو تیمانەمانەوە ئەو مەترسیە لە سەرجانی هاونیشتیمانیان لە ببین. لە ساڵانی ڕابردوو کەموکوڕی یا بڵێن کەمی ئیمکانیت وای کردووە کە بە سستی کارەکان بەڕێوە بچێتن. ئەو ڕێژە زۆری خاچی پیسبوو لە هەرێمی کوردستان وە بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر وە بە تایبەتی تریش لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە چەخی ناوچەی مەترسیدارەکانە پێویستی بە ئیمکانیەتی زۆر هەیە بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات خاکەکە پاک بکەینەوە. ئێمە ئێستا نۆتیممان هەیە وەکو باسم کرد، بەڵام ئەگەر بمانەوێت کارەکان خێرا ببن و بتوانین کارێکی زۆر باشتر لەسەر ئەو بەرنامەیە بکەن پێویستمان بە زیاتر لە نۆتیمە حکوومەتی هەرێم ئەبێتن پاڵپشتیمان بکات لەوڕەوە و بتوانین تیمی زیاتر دابمەزرێنین و کاری زیاتر و خێراتر لەسەر ئەو بابەتە بکەین. بەڵام ئێستاش کە هەر ئەو نۆتیمەمان لەبەردەستە حکوومەتی هەرێم بەدابینکردنی بودجەی تایبەت بەو بەرنمەیە دەتوانین لە کارەکانمان بەردەوامی پێ بدەین و ئەو پرۆسەی کە لە پێشمانە بە باشی و بە سەرکەوتویی قۆناغەکانی جێبەجێ بکەین. لەبەرەوەی بەرنامەی مینپاچی باسمان کرد کە بەرنمەیەکی گشتیە و هەموو لایەنە پەیوەنددارەکانی تری حکوومەت کاریان بەو پرۆسەیە دەبێتن. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر لە ڕووی ئەنجامدانی پرۆژەکانی خزمەتگوزاری گشتی هاوکاری هەموو لایەن و وەزارەتەکان بووینە. بە تایبەتی بڵێن لە کاتی ئەنجامدانی پرۆژەیەک لە هەر بوارێک بێتن، بواری خزمەتگوزاری بێ، شارەوانی بێ، ڕێگاوبان بێ، وەکارەبا بێ، پرۆژەکانی ئاوڕاکێشان و نیشتە جێبوون و هەموو ئەو پرۆژانە هەتا ئاژەڵداری و پرۆژەکانی تری کشت و کاڵی و هەموو پرۆژەکانی کە پەیوەندی بە ژیانی هاونیشتیمانیانەوە هەبێتن لە هەر شوێنێک من بوو بێتە ڕێگر تیمەکانی ئێمە چوونە و شوێنەکەیان بۆ پاک کردوونەتەوە بۆ ئەوەی بتوانن ئەو پرۆژەیە یاخود ئەو خزمەتگوزاریە لەو شوێنە دابین بکەن و بەبەردەوامی ئێمە هاوکاری لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتین لە ماوەی ڕابردووشدا زۆربەی هەرە زۆری ئەو پرۆژانەی کە ئەنجام دراون لە ناوچە مەترسیدارەکان ویان لەو ناوچانێک کە مەترسیدارن بە مین و پاشماوی تەقەمەنی زەنجی هەر تیمەکانی ئێمە شوێنەکانیان پاک کردوتەوە و توانراوە پرۆژەکەی تێدا جێبەجێ بکرێتن. ڕۆژی دواتر لەگەڵ تیمی دیمانەری پێشکەوت و مەحاناتمان زۆرە و کارەکەین بەدایمیش کارەکەین ئێستا بەس هیچ مافون ئیمتیازێکمان دیار نییە لە خاکوەتەنی خۆش بەردەوامیشە بینین لە ئیشکردنەکە لەبەر ئیشەکەمان پێ ئیشەکی زۆر پیرۆزە بەڵام ئەمە سەرڕای ئەوەی کە
دەگە ئیشەکی وە کارەکەین دەگە لغم یان ئیشەکی زۆر مەترسیدارە تەبحان و دوای ئەوەش کە مەترسیدارە هەر لغم نییە کە لەسەر ژیانمان بیت و مەترسی ژیانمان لەسەرەبی ڕێگاوبانەکەشە و کاری دیکەشە کە خاکەکە کاری ئیشی فول حەفر ئەەکەین وەکو دیماینەر هەم لە مار هەم لە دوو پشێک هەم ڕێگاوبان ئەوە لە سەر ژیانی ما هەمووی مەترسیە بەڵام لەو کە ئەو ئیشە پیرۆزەشەکەین هیچ ماف و ئیمتیازمان دیار نییە لۆ دوا ڕۆژ کە وەکو فەرمانبەران وەکو ئەو کەسانێک کە لە حکومەت داوامەکەن لە دایرەکان کە تەقاویت بین خانە نشین بین داواکارین بەگشتی ینی ماف و ئیمتیازەکمان هەبی شتێکمان لۆ دابینکەن لۆ دوا ڕۆژ ئەگەر دوور بیخوایە هەر کارە ساتێکمان بەسەرێ لۆ ئەولادەکانمان لۆ ماڵ و منداڵمان شتێکمان دیاربی باشە دوای هەندێش ئەمە کەم ئەنداممان هەیە نەفەرمان بەرکەوتووە ئەمری خوای کردیا و دوای ئەوەش ئەمە وەکو دیماینەر بڵێن لە ئیدارە سەربەخۆ سۆران و دەهۆک بڵێن هەولێر گەرمیان سلێمانی هەموو وەکو یەشین وەکو یەک داواکاریمانێ دەناو یەک کاری شادا ئیشەکەین یعنی هیچ ئەمەلێکمان نییە کە دوا ڕۆژێکمان پرشنگ بیت دڵمان پێخۆش بی پێمان خۆشەکە شتێکمان لۆ بکرێت وەکو هەموو بەگشتی ئەو داواکاریشیان هەیە باران خۆشی
بەداخەوە کاتێک 2011 ئەم یاسایە دەرچووە بۆ خۆ دەزانی ئەو کاتە وەزئی دارایی هەرێم لە باشترین حاڵەتیا بووە ئەم سنتەرانە دروست نەکراون. ئێستاش دوای کاتی ئێمە هاتوین لە 2019 لە خراپترین حاڵەتیا بووە، قەیرانی دارایی نەبوونی موچە نەتوانراوە ئەم سەرتەرانە دروست بکرێت. لە ڕووی داراییەوە دۆخی دارایی کەمەندامان زۆر خراپە. لە هەمواری یاسای مافوی امتیازاتەکانیان هاتووە کە دوو لە سەرسی شایستەکەیان بۆ خەرج کرێت لەگەڵ بڕێکی تر کە ئەکاتە موچەی پاراستنی کۆمەڵایەتی کە ڕەتی با بڵین ڕێژەی کەمەندامیەکەیان. لە ئێستا کەمەندامان هەمویان 150,000 وەرەگرن کە بەڕاستی پارەیە کە بەشی هیچ ناکە بە تایبەتی لەو هەڵ ئاوسانە دارایی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان بەخۆیەوە بینێ جێ هیچ ناگرێت. ئەگەرم هەموارە جێبەجێ بکرێ و لە هەمان کاتە ئەو بڕگەی کە لە یاساکەی 2011 هەیە کە بە خێوکەریان بۆ دابنرێ ئەمە جێبەجێ بکرێت تا ڕادەیەک ئاستی ئەو بڕەپارەی کە وەرێگرن بەرزە بێتەوە. ئەمەیان بۆچی ناکرێت کە بە مەرجێک یاساکە هەیە. 2011 من ئەو کاتە پەرلەمانتار بووم کە ئەم یاسایە پەسەند کراوە. ئەو کاتەش 2011 طبعاً زۆر مادەی کەش هەیە لە یاساکە کە جێبەجێ نەکرابوو. ئێمە کە هاتوین هەنێکیمان جێبەجێ کردووە. ئەو کاتە لە کاتێکا کە پارەیەکی زۆر هەبووە خۆیان بەڕێکەوتن هاتوون وەزارەتی کار ئەو کاتە وەزارەتی دارایی ئەوەی کە موچەیەکی کەی هەیە 100,000یان بۆ داناوە ئەوەی موچەیەکی کەی نییە 150,000یان بۆ داناوە. طبعا ناڕێکیەک هەیە لە مەشا. بۆ ئەم بابەتە ئێمە نووسراومان کردووە دوو جار بۆ ئەنجومەنی وەزیران چکە زیادکردنی ئەم بڕەپارەیە نەر دەسەڵاتی وەزیری کارە نر لە دەسەڵاتی وەزیری داراییە ئەبێ ئەنجومەنی وەزیران بە کۆی دەنگ یا بە زۆرینەی دەنگ بەسەندی بکە. داوامان کردووە کە وەک یاساکە جێبەجێ بکرێ. بەڵام هەردوو جارەکە پێیان وتوین کە قەیرانی دارایی هەیە بە شێوەیەکە کە لە ئێستا ناتوانرێ ئەو پارە زۆرە بخرێتە خۆت لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە ئەمەد باس کردووە داوای ئەمەسراومان کردووە. بەڵام ئەنجومەن وەڵامیان ناوینێتەوە کە ناتوانین ئەمە زیاب بکەین لەبەرەوەی بارودۆخی قەیرانی دارایی بەو شێوەیە. زۆر بەشار لە هەموارەکە و لە یاساکەیە کۆمەڵێشتی تر هەیە بۆ کەمەندامان کە ئەمانە هیچ بارگرانیەکی دارایی لەسەر حکومەت دروست ناکەن. بۆ نمونە ئەوەی کە خاوەنیەکە نیشتەجێبوون و پرۆژە نیشتەجێبوونەکان پابەند دەکا کە ئەبێ ڕێژەیەکی دانێ بۆ کەمەندامان ئەوەی خاوەنی پرۆژە تایبەتەکان پابەند دەکا کە بڕێک لە کارەکان یان لە کەمەندامان لەویا بخاتە ئیشەوە یەک دوو بڕگە و مادەی تریشی تایە. ئەمەیان تا چەند جێبەجێ کرا و با بڵین کار لەسەرەوە کراوە کەرتی تایبەت و هینەکان پابەند کرێن بەم شتانەوە. ئێمە نووسراومان کردووە بۆ دەستێوە بەرهێنان. خۆشم ڕۆشتوم لەگەڵ دکتۆر محەممەد دانیشتوم گفتوگۆمان لەم بابەتەوە کردووە کە هەر یەکەیەکی نیشتەجێبوون دروست دەکرێت ئەم ستیانە پێویستە ڕێژەیەکی بە پێی گەورە بچووکیستیەکان ڕێژەیەکی بدرێ بە وەزارەتی کار بەبێ بەرامبەر بدرێ بە کەمەندامان. تەنها کۆمپانیایەک کە چۆتە ژێرباری ئەم ڕێژەیە کە لە سا حوتی با بە ئێمە بێ بەرامبەر لە سلەیمانی کۆمپانیای گرجانە هیچ کۆمپانیایەکی کە ئیجبار نەکراوە. بەڵام یاساکە پابەندی ئەکا ئێوە توانن لە ڕێدادراوە با بۆ شەرحکەم. بەڵێ ئێمە نین کە مۆڵە دەین بە هیچ وەبەرهێنێک ئەوە دەستەی وەبەرهێنانە ئەبێ دەستەی وەبەرهێنان لە کاتی مۆڵەت پێیانە مۆڵەتی نەیاتێ هەتاکو ڕێژەکەی بۆ ئەنووسێ. ئێمە ئەو لایەنە نین کە مۆڵە دەین ئێمە ئەو لایەنە نین کە شکا دەکەین ئەو لایەنە چێ دەستەی وەبەرهێنانە.
ئێمە وەک ستافی دیمانەر وەک ستافی میلابەر گیر و گرفتەکانمان بەس دەکەن حکومەتان نییە کە هیچی بۆ نەکردین و ئاورێکمان لێنات و مافی امتیازات هیچمان بنایەتێ ئێمە لەگەڵ خەڵکیشا تۆزە گیر و گرفتمان هەیە کە بە ماندووبوون و هیلاکبوونی ئێمە نازانن بەوە نازانن کە ئێمەین ئەمە و شەڵگەمینانی کوردستانمان پاکرێتەوەوانێ و مەترسیمان لەسەر خەڵکیی زۆر کەم کردێتەوە لا بردووە نازان ئێمە چێ خۆبەخشیەکەین بە گیانی خۆمانەوە بۆ پاراستنی گیانی ئەوان بەو هیلاکبوونی خۆمان و بەو ماندووبوونی خۆمان و بەم شاخ و دیاتانەوە کەین و حەڵقە و چێڵگەمینەکان پاکەینەوە زۆر جار لە بازە شوێنەکە لە بازە جگایەکە وایە زانینەوە بانیان هاتین خۆمان مشغولەکەین لێوە لەنێوە هاتون پاراک بۆ سەری مانگ و پارە بۆ پارەوەرگرتن هاتون نازانێمە چ شەیدێکمان ناوە چەند کەمەندامان ناوە نازانێمە هەرکو ماندووبوونەکەمان چەند سەختە لە سەرمان بە زستان و بە هاوین و بە گەرما و بە سەرما ماڵ و مناڵی خۆمان بەجێڵین شوێن و جێگای خۆمان بەجێڵین یین لەم چێڵگەمینانایشەکەین و شکری خواژەکەین کە ئێستا حادیسەی لوغم و هەڵقام تەقینەوە بە خەڵکانی مەدەنیا کەم بۆتەوە ئەوی ژەگەڕێتەوە بۆ ئەم ستافە هیلاکەی بەڕێوەبەرایەتی و دەستگای مین کە زۆربەی چێڵگەمینەکان شکر تەواو کراوە و خەڵکی دیاتەکانیش ئەگەر تۆزێ هەست بە هیلاکبوونەکانی ئێمە بزان ومان بینن بەیانیان خەڵکی ناوشارەکە هەر ئێمە ناناسێ چکام هەر نازانن دەستگای مین لەکوایە و دەستگای مین چێ و مین لابەر چێ و کەس نازانێ هەموو بەیانێک باوکم زۆر زوو ئەچێ بۆ دەوام ئەو کاتێککە ئەو ئەڕوا بۆ دەوام زۆر زووە ئێمە لە خەواین کە بەیانێکی هەڵستین ئەو نبینین وەکو هەموو ماڵێکی ئاسایی بەیانیان باوکمان نبینین من کە ئەچم بۆ جامیعە دایم تەلەفۆنێک بێت زۆر دڵم لە دەستما بێت خوڕپەیەک بەدڵمایە دایم کە تەلەفۆنەکرێ ئەڵم نەوەکو باوکم شتێکی لێ بەسەر هات بێت تاو کاتێک کە من ئەگەڕێمەوە لە دەوام اینجا ئەیبینمەوە دووبارە کە ئەیبینمەوانێت تۆزە ئیسراحەتێکە کات دڵم ئەڵم شکور ئەمجارەش بە سەلامەتی هاتەوە ئەمڕۆ بەڵام دووبارە ئەو شتە دووبارە ئەبێتەوانێ چونکە ئێمە لەوە دڵنێن کە بۆ بەیانێکی دیسان ئەبێ بچێتەوە بۆ دەوام و عینەشت دووبارە ئەبێتەوە ئێمە هەمان ئەو ناخۆشیە هەموو ڕۆژێ بەسەرمانێتەوانێ دوا بە دوای قسەکانی لارا ئاری بۆ ئەوەی نیشانمان بدات چەند سوپاس گوزارە بە ئەوەی ئەم ڕۆژ بە زیندوێتی گەڕاوەتەوە داوای کرد لەگەڵی بڕۆین و هەندێک لە ئەوانەمان پێ بناسێنێت کە پێشتر هەمانکاری ئەمیان کردووە پاشکەمێک ڕێکردن گەیشتینە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ و هەریەکە لە ڕەحمان عەبدولکەریم و ڕێبوار نووری لەوێ بوون ئەوان باسی ئەو شەوە زەنگەیان بۆ کردین ژیانیانی تێکەوتووە لە ساڵی 1993ەوە لە ڕێکخراوی ئێمەجی دەستم بەکار کردووە هەتا کۆتایی 2009 لە کۆتایی 2009 ئیسیقالەم کرد لە ئێمەجی هەر لە هەمان ڕۆژە لە کۆمپانیای چەمی ڕێزان وەرگیرام و لەوێ دەستم بەکار کرد هەتا کۆتایی 2011 لە کۆتایی 2011 تووشی حادیسە بووم کە تووشی حادیسە بووم هەتا فترەیەک طبعا داوای حەقی خۆم کرد هەر ئەمڕۆ بەیانیان پێکردم تقریبا تا 6 مانگ دوایەوە لە 2017 قەزەکەم یا بە محکەمە هەتاکو ئێستا و قەزەی من لە محکەمەیە و ئەو حەقم وەرنەگرتوتەوە بە شەرتێک کەسی بەرامبەرم بە تەمای ڕۆشتنە سەفەرکردنە دوو جا مەقابلەی کردووە جارە لە ئەردەن جارێکیش لە تورکیا بە ماڵ و مناڵەوە ئێوە ئێرە بەجێ بێڵە محکەمەشم ئاگادار کردو کاکە ئەو کابرایە ئەڕوا دوای من یاقەی چیە بگرم هەر بۆ ئاگاداریانی تا ئێستا محکەمەی چی بۆ نەکردوم هەر ماوەتەوە ئێمەش هەروەکو هەموو ئەو خاوەن پێداویستیانەی کە ئێستا لە کوردستان ناژین طبعا وەزعمان زۆر خراپە لە هەموو ڕێک وەزعمان خراپە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە ئەم نەبوونیەشی کە هەیە لە کوردستانە
معاوەکو معاش من 150,000 مەیە 150,000 حوسەر خێزانی ئێمە 150,000 بەشی حوسەر خێزانەکە و وەزعمان لە هەموو ڕێوەکەەوە خراپە بەڕاستی. طبعاً وەکو حکوومەتی شەتاک و ئێستا هیچ شتێک بۆ ئێمە نەکراوە ئەوەی کە هەیە تەنها ئەو 150,000ەیە ئیتر هیچ سنتەرێ شوێنێک نییە یعنی کە ئیسفادەیشی هەبێ بۆ ئێمە. من وەکو کە منداوی مەسەر هەردوو چاو نەماوە هەردوو دەستم نەماوە قاچێک من نەماوە هەردوو پەردەی گوێم تەقیوە هیچ شوێنێکی وان نییە کانی ئیسفادەی هەبێ بۆ ئێمە تەنها ئەم ڕێکخراوی ڕۆشناییە نەبێ. طبعاً ئێمە ئەمە ڕێکخراوی خێرخوازیە ئەوەی کە خێرخواز هاوکاریمان نەکە بەڕاستی ئێمە نییە بیخۆین ماڵی هەموو لایشان ناوەدان بێ خێرخوازان و ئەم ڕێکخراوەش ئێمە گیانێکمان بەم ڕێکخراوەیە. یانزەی هەشت دوو پێنیکە بەدەخای ئێمەجیەوە دوای 11 ساڵ لە کەرکووک ساڵی پرۆسە تووشیان ڕۆداوە بووم کە ئەنجامی هەردوو چاو هەردوو پەردەی گوێچکە و لەگەڵ دەستی لای ڕاست نەدەسا دوای برین و ئازارێکی زۆر ژیان نەکۆی ساکەی بین ژیانێکی ئاسایی ئەو ئەوەڕێکە حوبەت لە یاوەتەوە حسابی هاوڵاتێکی زۆر ئاسایی بەمەگە کە بە سەدفە بە شوێنەکە ڕۆژ پێ تەقیوە نەکەوەی کە چزای 11 ساڵ خزمەتێک کرد بێت و من پاکت بێتەوە هەموو تواناکەی حکومەتیش کە بابەت ئێمە ئەنجامیاوە تەنیا 150,000 نازانم 150,000 بە زۆر ئێسانیانە هیچ شوێنە نییە هیچ لایەنێک جگە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کە ڕێکخراوێکی بێلایەنە مرۆڤ دەستە دەستی هاوکاریە بۆ درێژەکات ئەگینا بێت کردەوە هیچ لایەنێک ئاوە دێمە نەیاوەتەوە. ئاخۆ لەو دنیا خوددا تۆڵی ئەمان لە کێ بکاتەوە ئەوانەی مینەکانیان دروست کرد یان ئەوانەی چاندیان یاخود ئەوانەی ئێستا بەم جۆرە بێ باکوو کەم تەرخەمن بەرامبەریان